بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پێیان بە خزمەتی وی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان ئەمڕۆ لەسەر کەلتوری کوردی و بەتایبەتی جلوبەرجی کوردی و خواردنی کوردەواری قسە دەکەم و بەشێک لە هاوڵاتیان دەدوێنم. هەموو نەتەوەیەک شانازی بە کەلتور و زمان و جلوبەرجی خۆیەوە دەکات. ئەی چەندێک پێویستە ئێمەش گرنگجی بە جلوبەرجی کوردی و هەروەها بە خواردنە کوردەواریەکان و ئەو دابوونەریەتە کۆمەڵایەتی کە هەبوو ئێستاش بە بەردەوامی گرنگجی پێ بدەین. من ئەمڕۆ لەسەر کەلتوری کوردی بەشێک لە هاوڵاتیان دەدوێنم. ئێوە لەگەڵمانە بن سەرنج و بۆچوونیوانتان بۆ دەوازمەوە. جلی کوردی جوانترین جلکە و پاشانیش زۆر سەحیە. ئێستا سارە یەک ڕۆژلۆتەیە جلی کوردی لە بەکەی یعنی نەک مەسەلەن ڕێت پێ بدەن هەر قەدەغەشە عاشقی جلی کوردیمە بەڵام وەهای لێ هاتیە ئینتیمات لۆ جلی کوردیش نەبوو. جلی کوردی جلەکی زۆر مریح و خۆشە لەبەرکردنی زۆر خۆشە. ئەوەکو پانتۆڵەوانە نییە ینی فێربی بە زەحمەت دەتانی وازی لێبینی بڕاتە بە کابرا جیران بۆ خواردنەکی لێنا با بۆ جیرانەکەی دەبرد. ئێمە ڕێزمانێ هەندێک ژن نازانن ترش بنزلێنن یعنی ڕێزم هەیە دەرنەمێتەکان دوو لە فەیبینەوە. خواست لەسەر جلی کوردی چۆنە جلی کوردی جلێکی نەتەوەیە و خەڵک ئێستا بە گشتی و گەنجان بە تایبەتی ڕوو لەو جلە دەکەن دەیپۆشن. سەرەتا بەخێر بەدەستان خۆشم ئەمە وەکو مەسەلەن بەرگ دوور لە ناو بازار و ناو خەرچی زیاتر جلوبەرجی کوردیش عادەتەن خەیاتی سێ بۆ نەمانەیە مەسەلەن نەورۆز و ڕەمەزان و قوربانان جلکەشی جوان و ڕێک پێکەوە هەموو مەسەلەن ئەوەیە ڕۆژەشیاندانەیە لۆ ڕۆژی جلی کوردی. باشە بۆچی مەوج لەی خۆمانە لە باتی ڕۆژانە لە بەریکەین بۆچی لە بۆنەکان لە بەری دەکەین یان لە یادەکان لە بەری دەکەین؟ بەڕاستی ئەوگلەی هەمومانە بەستا مەسەلەنەوەشی گوتم ڕۆژشیاندانە لە جلی کوردی زۆر باشە یعنی پێم باشە هەفتەی ڕۆژێک بی مثلا لە مەکتەبەکان لە کولیەکان لە دەوامی لە مەسەلەن دکتۆر بە زلی کوردی لە بەرکردنی بەڕێکی سەهازە. بۆچی؟ یعنی قورسە لە بەکردنی سێ مەسەلەن کورتەکە و شەروارە و مەسەلەن شتێکی زیادەی لەگەڵ دەکرێت لە بەکردنی قورسە مەسەلەن کابرا پانتۆڕ و قەمسەی شەو دەکات زۆر ئاسانترە. ئەوە یەک دووەم کولفەی زۆرە جلی کوردی زۆرە نرخەکەی ئادی زۆرە کابرا ئێستا کابۆش دەکری کراسێش دەکرێت هەم تەکلیفی 25,000 دەکات قاتێکی کوردی بکە ئەگەر قماشی وەسەد بکە 100,000 دەوێت ئەوجە شەرواری مەسەلەن پشتێنی دەوێ و کراشی دەوێ و یان نارێم بڕێک کولفەکەی زۆرە. من لێرە بەرەک دوورم دواندووە دەڵێ ئێستا نرخەکەی هەرزانە و ئەگەر زلێکی کوردی بکەی تقریبان نزیک 6-7,000 دەچێت. دەڵێ لە چاو چەند جار نرخەکەی هەرزانترە؟ وڵا هەرزان نییە ئێستا مەسەلەن خەیاتی بەعام دوورمان ئێستا مەسەلەن هەر خەیاتێش دەگری هەیە زۆر وەردەگری هەیە کەمتر وەردەگری بەس بەعام ینی دوورمان 50,000 یعنی ئەگەر قماشەشی وەسەتیش بینی تەکلیفی هیچ نەکە ئەوش تەکلیف 50,000 دەکات ئەوە 100,000 ئەوجا قەمیسەشی دەوێ ئەوجا پشتێنەشی دەوێ ئەوجا کراشەشی دەوێ کابرا هەیە کرا و جەمدانشی لەگەڵ دەکات یان ئەگە بتوێ ئەسڵ و ڕەسەناتی مەسەلەن کەلتوری پێوە دیاربی ئەو شتانەی هەمووی دەوێ بەڕاستی گرانە بەزلشی ئەتیادی مەسەلەوەش گوتم کابرا پانتۆڕ و کراش دەکرێت هەمووی تەکلیفی 25,000 دەکات. واتە هەموو کەسێک ناتوانێت بۆ نمونە جلی کوردی هەمومان جلێکی کوردی بکڕیان ساڵ لە ساڵێکدا دووسێ دەستە جلی کوردی بکڕێت ناتوانانی بەس شتشکەشی مەسەلەن کابرا لە دەوام بەلەوەیە وەچی گوتم جلی کوردی بڕە قورسە لە بەکردنی یعنی ئاسانترە مەسەلەن بەجلی خۆی عادەتی بەشێک لە خەڵکی داوا دەکەن لە زانکۆکان لە فەرمانگەکان بکرێتە واجبێک لە سەریان بۆ نمونە لە هەفتەی ڕۆژێک بیان دوو ڕۆژ بێ ئەو جلە کوردیە بپۆشن بۆ نمونە سەیری وڵاتانی دیکە دەکەین دەبینین بۆ نمونە عەرەب بەجلی خۆیەوە لە دەوام دەکات لە دائیرەکان ڕۆژانە بەو جلەی خۆی و شانازیش بیۆ دەکات ئەی بۆچی ئێمە نەیپۆشین بە بەردەوامی؟ وەڵاو جە کولتور هەرنەتەوەک بە کولتورەکە خۆ دەناسرێ خاستەن جلوبەرجی ئەگەر تو دەرەی بکرێتە واجب ئەم درن نەکرێتە واجبیش بەس حوڕ بکرێ مەسەلەن یەک شەمان مەسەلەن پێنج شەمان مەسەلەن کابرا ئازاد ڕێگری هەیە تەبا ڕێگری هەیە ئەمە ڕۆژێک مامۆستایش جامعەمان برادر بوو داوای کردو بەس پێنج شەمان وەلا گوتی بەرنامەی ژیانی خۆمە پێنج شەمان جلی کوردی لە بەکەم ئەگوتی لێ ناگەڕێن ئێستا سارە یەک ڕۆژلۆتەیە جلی کوردی لە بەکەی یعنی نەک مەسەلەن ڕێت پێ بدەن هەر قەدەغەشە بەس مەسەلەن ئەگەر ینی حوڕ کردێ یان کابرا ئازاد بی بتوانی ڕۆژی پێنج شەمان بە جلی کوردی بێ. وڵات جلوبەرجی کوردی زۆر باشە
ئەگەر بێت و دەرامەتی معیشەتی کۆمەڵایەتیش بەعام باش بی هەموو شتێک باش دەبیتن. ئەوانەی کە جلوبەرجی کوردی ئالێرە دەدیورن یان دەیکڕن چتەمانێکن گەنجن یاخود ئەو کەسانن کە بەتەمەنن وڵی هەموو گەنجن بەڵێ یعنی کەمی ئەوە نایچە لە عمر بەتەمەن ئێستا گەنجەکان زیاتر جلی کوردی دەپۆشن زۆربەی جلجی کوردی دەبەر دەکەن هەتا لە جنوب دێن یعنی پەرۆشی ئەو جرکەنە لێرانە دەیبەن بۆ جنوب لەبەری دەکەن کوردی لە جنوب دێن لێکوانە لە بەسڕای لە بەغدای احتیادی لە ناسڕیەی لەو جیانە یعنی دێن بە پەرۆشن شتەکانیان پێ جوانە جوانیەکەشی بێغایەت جوان جدی کوردی منەوە بە هەیکەری خۆی زۆر بە جوانی نیشاندە نەک پانتۆڕە چوە لە بەریتی یاندەی ناوەشێتەوە ئەوەش نەوە سەهمەکەنەوە شخصیاتێکی خۆی هەیە ناو نیشانی کوردی ینی بێت و لە هەموو جێگا بەناوبانگا جەچی کوردیش زۆر شتێکی پیرۆزە یان دو جوانی ئێمە بەژێک بۆش حالی خۆم خەیاتم دەزانم یعنی کە حسابی پەنتۆڕی لۆ خوب بکەم تێدەگەی بەس لەبەری ناکەم لۆ جچی کوردیەکە زۆر بەڕەغبەتە هیچی سوکە جوانیەکە لە هەموو جێیەکی پیرۆزە جلی کوردی جوانی بەو کەسە دەبەخشێ کە لەبەری دەکایان دەیبۆشی بەو شخصی یعنی هەیە شخص هەیە مەسەرەن زۆر شت هەیە لێی ناوەشێتەوە زلی کوردی بۆی دەکەین بە دەرەجەیەک دێتە دوێ مەسەرە خزمەکانی ئامۆزای یعنی جەماعەتی خۆی دێتن ئەو شتانە زۆر باشە چ کاتێ خواز دەسە جلی کوردی زۆر دەبیت هەموو وەختێک بەس نەورۆز و جێژنان مناسبەکەی بڕێک زیاترە ئەوەندە بەشێک لە خەڵکی دەڵێن جلی کوردی زۆربەی لە بۆنەکان یان لە جێژنەکان لەبەردەکرێن کەمتر لە کاتەکانی دیکە دەپۆشێت وڵی ئەوە سێ بەشی جلی کوردی دەبینم لە بازار لە شار لە لادێ لە هەموو جێگاک لەبەری دەکەن بەس ئێستا لەو حسابی ئەوەی کۆمەڵایەتیە بە خۆی دەزانانی دەبێ پارەی هێندێک تەسیرێکی هەیە ئەوە پارەی تاسیری هەبوو چۆن زۆربەی ئەمە لێرانە یارمەتیماندان برادر هاتیینە ناسیارن پاریان بەیانی دەدەمێت وەمان لێکرد کاکەکەی هات مشکلی نییە بەشێک لەو کەسانە یارمەتیمان بەشێک لەو کەسانەی کە جلی کوردی ناپۆشن دەڵێن هۆکارەکەی وێ جلی کوردی نرخەکەی گرانە نرخەکەی وان نییە ئێستا زۆر وەسەتیە پێشان بە یەک وەرەقە ئێستا بە 7,000 75 9 ئەو پەڕ زیاترنە بەزئی باش گرانەکەی چەندە گرانەکەی 9 ئەو پەڕی زیاترنا چێ هەیە مەسەرەن پێ دەرێ ئەو قماشە مەتر بە 25,000 تێدەگەی بەس لە جێگایە چی دەچی دەینی دەکاتە دوو قیمەت لۆوی بەس دەکەن خەیاتی کە دەی دووری حسابەکی بۆ دەکا یارمەتی دەداتەن مساعدەشی دەکا یعنی حسابەکە ئەو شتە زۆرە بەس دوو دەست بیتن شتێکی ئەوە گران ڕادەوەسی لەسەری لە چەند ساڵە ئەو ساڵ زیاتر خەڵک داواکاری لەسەر جلوبەرجی کوردی هەیە خود ساڵانی پێشوو نانە من ئەو سال بە زیاتری دەزانم زۆری زیاترە باش هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیەوە معاشەکە تۆزێک مەزبوطتر بووە و خەرشی دەوێت جلی کوردی دەکەن دوای مناسبەکەی ئەو وەختانەیە بەس معاشی تۆزێک باشتر بووە خەرشی زیاتر تەڵەبی لەسەرە زۆر باشە تۆ پێم بڵێ وەکو خۆت کاتێک جلی کوردی دەپۆشی ئاسوودەی ئەتی ئاساییە ڕۆژان لەبەری دەکەن لۆ ئێمە ئاساییە بەس بەنسبەت خەڵکە لۆ مناسباتەوەوانە هەر زۆر جوانە باشە چەندێک بە پێویستی زانی جلی کوردی لە فەرمانگەکان لە زانکۆکان بکرێتە شتێکی فەرمی بۆ نمونە خەڵک بە ئاسایی و خۆی بیپۆشێتن چونکە هەر نەتەوەیەک هەرگەلێک بەو دابوونەریتە هەیەی دەناسرێتەوە بە تاکید وایە بەس بەرجی ئەو دزدا شەو شتیوە جوانی تێدانی ئەوان مەسەن لە کوێت و لە خەلی جوانە لەبەری دەکەن لۆ هێمە لەبەر نەکرێت لەبەرچی ئەو ئیشی حکوومەتە برێ و بابیکەنە ڕسمیات زۆر باش تۆ بە گونجاوی دەزانی زۆر گونجاوە زۆر جوانیشە جلی کوردی جوانترین جلکە و پاشانیش زۆر سەحیە جاران خەڵک دابوونەریتی کوردی چۆن بوو چۆن یارمەتی یەکتریان دەدا چۆن هاوکاری یەکتریان دەکرد وڵی کاکە خەڵکی زوو دەزانی چۆن بوو بڕواتە بە کابرا جیران بوو خواردنەکی لێنا با بۆ جیرانەکەی دەبرد گوێر لێ ئەوێ ستێژەڵانەکەنێ لەو هەولێرێ بلێن جیرانت گوێر لێ ئەتۆ دەتەوێت تعڕفی لەگەڵکە دەچێ ماڵی دوو جارە و نایەتەوەکنێتە تۆ ناچار دەوی نەچیەوە زاران ئەگەر خواردنەکەت ئازر کرد بە دەبایە لە بۆ جیرانەکەت بیبێت بۆ جیرانەکەی دەبە بردبات
بەڵێ ڕێ وەڵا ئەویش بۆ تۆی دەهێنا ئەوش دەیهینا ئەرێ وەڵا بەس ئێستاکە کم بووە ئێستێ مدیلە نەماوە نێ ئەرزم کردی کوتمەوە جیرانت دێت ئەتۆ دەچی سەردانی دەکەی گوێر لێ دوو جار دەچی سەردانی دەکەی جارێکێ نا سەردانت ناکاتەوە تۆ ناچار دەبینێت چیەوە باشە جاران ئەگەر یەکێک بمرد باە خەڵک بەگشتی دەچوونە سەر قەبران هەموو پێکەوە هاوخەم بوون ئێستا ئەوە مایە لە ناو کوردەواری قوربانم جاشتەکی دیت بۆ باسکەم هەموو کەس گوێر لە بێستا ئەمرد و هیچی لێ نەدەنا هەچ کەس زنجای وا بۆ دۆڵمەی دەهینای وا بۆ برنجی دەهینای وا بۆ هێلکە ڕۆین دەهینا ئاوا بوو شیوەکە بەڵێ ئەرێ وەڵا هەموو کەس شیوی خۆی دەکرد بۆ تەعزیێ هاوخەمی خۆی بۆ دەردەبڕی بڵێ ڕەنگە تەلەڤزۆنی هەبە لە مارە پێی نەکرد باە بیگوت بە عیبە بڵێ بڵێ ئەرێ وەڵا ئەدی ئێستا ئێستا ئایبە نەماوە ناوەڵا باشە دەستەکان مامە گیان دەپرسم جلی کوردی زلێکی نەتەوەییە هەموو وڵاتان هەموو گەلێک شانازی بە جلوبەرجی خۆیەوە دەکات بۆ نونە سەیری عرب بکەن بزانە لە فەرمانگەکان لە دایرەکانی خۆیان هەموو بە جلی خۆیان و شانازی پێوە دەکەن بۆچی ئێمە لە فەرمانگەکان جلی کوردی نەپۆشین یان لە زانکۆکەکان گەنجەکانمان بیپۆشن زۆر سپاس بەخێر بێ سەر چاوان دەربارەی جلی کوردی وەڵام من یەکەکەم لەوان کە زۆر عاشقی جلی کوردیمەوە بەڵام شۆغەری کوردیشم دەبیت جلی کوردی عاشقی جلی کوردیمە بەڵام وەهای لێ هاتیە ئینتیمات لۆ جلی کوردیش نەبێت لەبەرچی زۆر هۆکار هەنا هەمووچی جەنابەت باسکرە من مۆزەفم لە دایرەی دێمە و پاشان جلی کوردی دەپۆشم بە کابۆت لە بازاڕی نامبینی بە جلی ئەدی لە فەرمانگەکەی لە فارمانگەکەی خۆم قەمیس و پانتۆڕە بۆ جلی کوردی ناپۆشی لەبەرەوەی مدیرەکەم ناپۆشی مدیریش کە ناپۆشی وەزیر نایپۆشی کە وەزیریش ناپۆشی سەرۆکی وەزیران نایپۆشیت ئەگەر ئەوانە لە سەرۆکی وەزیران بێتە خوارێ هەتا وەزیرەکان هەمووی جلی کوردی بپۆشن حتمەن ئەمنی جلی کوردی پۆشم وەهاشی لێ هاتیە خۆشەویستی جلی کوردی ئێستا وەکو جاران نییە لە دوای ڕاپەڕین جلی کوردی بە حەقەت ڕۆژی جلی کوردی کە دانرا هەموو کچەکان و کوڕەکانی ناو فەرمانگەکەی من بە جلی کوردی بوون ڕسمەکانیشم ماین ئێستا ساڵی ڕابردوو ڕۆژی جلی کوردی بوو هەنەشمازانی ڕۆژەک بوو ئەو ڕۆژی نەمازانی ڕۆژی جلی کوردیە کە ڕۆژی ئاڵای پێگوترا ئەو ڕۆژی ئەمە نەمانزانی بخۆی لەبەرەوەی هەست و سۆز و خۆشەویستی جاران نەلۆ خاکمان نەلۆ جلی کوردی ئەو هەستەی کە جاران هەبوو خۆت باسی دەکەی چۆن دروستی بکەینەوە ئەو هەستەی جاران پەروەردە لەسەرێ دێتە خوارێ قەت لە خوارێ ناچیت دەبی مامۆستا لە ڕەوزەی دەست پێ بکە ئەو تەلەبانەی ڕەوزەی فێری شت بکە لەوێ دەبی بچی لە خوارێ ناچتە سەرێ ئەگە لەسەرێ بێتە خوارێ ئینتیما دروستە بیتەوە بەڵام جارێش ئێستا زەحمەتە باشە پێم بڵێ جاران چ شتێکە بوو ئێستا کاڵ بوویتەوە یان نەمایە زەمات سمایە کار نەبوو بیتەوە هەموو بە شاری ئەو بازاڕی قەیسەری بگەڕێ دوو ئافرەتی نابینی بە جلی کوردی گەنجەکانیش لە سەتا یەک لە سەتا یەک ئەوانی اختیارەکان تۆزێک لە تەمەنی مام حاجی جلی کوردی پۆشن ئەویش وڵا شەرمێک کاگەڕ ڕەنگە ئەویش هەر پانتۆڕەوەی لەبەرکرد با قەمیس باشە من بەرەو دوورەکانم دواندووە ئەوان دەڵێن ئێستا خواستی گەنجان لەسەر جلی کوردی زۆرترە مام حاجی چەند قاتی فرۆشتی ئەوڕۆ فرۆشتمانە زۆر ئەرێوەڵا لەبەر نەورۆزەکەی بازارەکە لەبەر نەورۆزەکەی زیاتر بی یەک ڕۆژ تەنها لۆ خاتری ڕۆژی نەورۆزێ جلی کوردی دەبەرەکەن باقیدی پاشی جلی کوردی نییە باشە مامە لە کاتەکانی دیکەدا چۆنە وەڵی دەکرێت بەڵا بە کەمتر بەڵا خاستن بۆ مناسەباتەکان بلێن نەورۆز و ڕەمەزان و قوربان و ئەوانە خەڵک دەبەردەکە بەڵام ئەبواە مناسەبە نەبایە ئەبواە بەردەوامەکو جەنابەت ئەری لە فەرمانگەکان جلی کوردی هەبایە لە هەموو شوێنێک جلی کوردی هەبایە هەروەکو ئەو عەرەبانەی کە بە عەگال و سەفیە و شتی خۆیان هەر ئەو هیندیانە بەجدداش و شتی خۆیان دەوام دەکەن بێگانەیەک کەسێک بیانیەک دێتە ئەو وڵاتەیمە و شارەیمە با کە سەیری ئێمە دەکا بە جلی کوردی و بمان بینێ کەلتوری ئێمە بزانێت جلوبەرجی ئێمە بزانێت ئەمە گەبچینە سە ئەو جادەی سە شاری ڕابۆستینیان ئەجنەبیەک بێ لە مەتاڕیەوە دەست پێ بکەن سایقی تەکسی بە جلی کوردی نابینیت یەکەم کەس کە لەگەری دێتە ناو شاری سایقی تەکسیە سایقی تەکسی بە جلی کوردی نابینی لە سەتا یەک لە سەتا یەک جلی کوردی منداڵەکانی من کەسیان لەبەر ناکەن هەر بەخۆم
کە جلی کوردی جوانترین جلکە و پاشانی زۆر سەحیە. ئێستا سارە یەک ڕۆژ لۆتەیە جلی کوردی لە بەکەی یعنی نەک مەسەلەن ڕێت پێ بدەن هەر قەدەغەشە عاشقی جلی کوردیمە بەڵام وەهای لێ هاتیە ئینتیمات لۆ جلی کوردیش نەبوو. جلی کوردی جلێکی زۆر مریح و خۆشە لەبەرکردنی زۆر خۆشە ئەوەکو پانتۆلۆوانە نییە ئەنی فێربی بە زەحمە دەتانی وازی لێبینی بڕاتە بە کابرا جیران بۆ خواردنەکی لێ نابا بۆ جیرانەکەی دەبرد ئێمە ڕێزمانێ هەندێک ژن نازانن ترش بنزیێنێن یعنی ڕێزمێ ها دەرنەمێ دەکەین دوو لە فەیبینەوە. وەگە کەسێک بمرێت ئەوە شیوە غەریبە هەبوو لۆم باس کە شیوە غەریبە چییە و چۆنە و چۆن ئەنجام دەدرا ئەوە لە خۆی بە عاشرەتەکان بوویان دەبینی لە گوندەچی خەرکەکە هەموو خزم و کەسیەک بوو کە یەکێک دەمرد بارگرانەکان نەدەێستۆ سەر ماری مردیەکەی چکە لەلایەک مردیان لێ ڕۆیە لە لای زەرش زۆریان دەکەی هەر کەس لۆ خۆی لە ژێرەی تااقەتی خۆی خواردنی دروست دەکرد. یعنی ئەو کەسێک کە مردەکەی لێدا مرد خواردنی ئازر نەدەکرد کەمی دەکرد بشی کردا باە کەمی دەکرد ئەگە زۆر دۆرەمت باگەنا کەس نەی دەکرد هەر کەس لە ماری خۆشی و خۆی دەینا و ئەوە چیان بەسەردا دەدا پەڕۆکە چیان بەسەردا دەدا ئەو دەدەیانین کابرا دەسوود لە ژۆرێدا دەنیش کوڕ یان برا یان ئامۆزا یان ئەوانە دەهاتن و وەختی مەغری بێ شیوەکەی هەرکەس لە پێش بابی خۆی دادنا لە پێش مامی خۆی دادنا برێن برا گسکە لە پێش برا گەورەی دادنا هەر کەس شوی خۆی دەخوارد و بەبێ ئەوە هیچ زەرەرێک بە کابرای ماری مردی بکەیت ئەوە شوە غەرانی پێشترێ هاوکاریەکی زۆر جوانە بوو هاوکارێکی جوانە بوو ئەدی ئێستا کە 2022 وڵای چۆن هاوکاریەکی وڵای ئەڵعانەکە هاوکاری زۆر کەم بووە بەڕاستی ئارێ وڵای زۆر کەم بووە بە منتیقەش دەگۆردری ها چکە ئەمە ناتوانین یعنی حکم لەسەر شتێکی بدەین گشتی لەسەر کۆمەلگای کوردی بە خودای وەچی جاران نییە پێشترێ باشتر بوو پێشتری خەرکەکە ڕێکتر بوو خزمایەتی زۆر بوو ئەلعان بە مانجش بە مانگە چی خزمەتی خۆت نەبینی هەر جێشت لێ نییە پێشتێ زوو دەچون سەردانی یەکترتان دەکرد طبعاً ئەرێوەڵا عالەمەوە پڕیش نەبوو چێلعان کاکە ئارێوەڵا ئەلعان پازە ئیشی دەکاتن پێشانێک ئیشی دەکرد دیزاین چییە یعنی کابرا زۆر وەچی ئەلعان ئەوە نەبوو پێشتر دەیگۆ کرە خواکەریمە ئەلعان دەژرێ خواکەریمە بەس ڕاست ناکەم یعنی قسەی ناودڵی نییە ناوەڵە ڕاودین لێ پازەیشی دەکا هێشتا ڕازیش نییە. ئێستا کە بەرەو نەورۆز دەڕۆین خوازە سەرجلی کوردی چۆنە ئایا ڕوو لە زیاد بوونە خەڵک جلوبەرجی کوردی دەکرێت بەێ ڕوو لە زیاد بوونە خەڵک حەز دەکات جلکی کوردی لەبەر بکە حەز دەکات باشە ئەو ساڵ داواکاری زۆرترە خواستی زۆرتر یان ساڵانی پێشوو خوازە جلوبەرجی کوردی زۆرتر بوو بەخوای بەردەوام داواکاری لەسەر بەران دەمێنێتەوە ئەوەی کە ئابووری خەڵک ناتەواوە ئەگە ناخەرک حەز لە جلوبەرجی کوردی دەکە ئەوسار ئابووری تەواو نییە جلوبەرجی کوردی نرخەکانی چۆنە گرانە لە چاو جلوبەرجی بیانی بەخوای پێم وابی هەرزانە گران نییە هەیتمان لە دەوری 100,000 ئەوە قماش زۆر چاکن هێر دەوری 85,000 ئەنوای هەیە هەیتان بۆ نمونە نرخەکەی 200 بی 300 بی زیاتر بی ئەوانە قماش نییە بەو سعرەی بەس کرد هەیە کردەڕوا لە بۆ 500,000 و هەیە بە ملیۆنی ئەوانەی زاخۆوانە باشە ئەو جلوبەرگانە بەشی چەند ساڵی کەسێک دەکا کە بیکڕێت بەخوای حەسەب لە بەرکردنەکەیتی یعنی ئینسان هەیە لەوانێ سارێ جارێک دوجار لە بەریکا بەس ئەوەی کە زیاتر لە بەریەکەوە بێگومان زیاتر یعنی ئەوە دەبیتن وەچی کابرێک پێم بڵێ تۆ چ کاتێک جلوبەرجی کوردی دەپۆشی وڵای ئەمن زیاتر بەهاران خۆشترە ینی جەوەکەی بەهاران کاتەکانی کە بۆن لە هاوینانە لە پایزانە هاوینان تۆزە گەرمە بەران خەرکێ بەردەوام هاوین و زستان لە بەری دەکاتن تۆکو خۆت وەکو خۆم بەهاران زیاتر لە بەری دەکەم زستانان بەهاران زۆر خۆشە جلی کوردی جلێکی زۆر مریح و خۆشە لەبەرکردنی زۆر خۆشە ئەوەکو پانتۆلۆوانە نییە ئەنی فێربی بە زەحمە دەتانی وازی لێبینی ئەم فێرە جلی کوردی بی زۆر باشە تۆ چ کاتێک جلوبەرجی کوردی دەپۆشی ئەمن وەک خۆم بە معدەلی دەپۆشم بە بەردەوام جلی کوردی دەپۆشم بە بەردەوامی پانتۆل زۆر بەکەمی ینی ئەگەر جێکی بە بەردەوامی جلوبەرجی کوردی دەپۆشی زیاتر لە لاوانێ 20 ساڵ دەبێ 20 ساڵ دەبێت پێم بڵێ ئێستا گەنجانی کورد چەندێک جلوبەرجی کوردی دەپۆشن زیاتر لە مناسبەکان جەژنە نەورۆز بە تایبەت لە نەورۆز خەڵک گەنج بەعام زۆر دێتن لە بۆ جلی کوردی
ینی بۆ نەچی کوردیە ینی حەز دەکاتن بە فۆرمەلکی کوردی دەرکەویت و ئەوانە بە بڕای من شتێکی جوانە هەم پاراستنی کەلتورەکەشەکە کەلتوری ڕەسەنی کوردیە دەمێنێتەوە زۆر باشە چەندێک پێت بە گرنگی دەزانی لە فەرمانگەکان لە زانکۆکان لە کاتی شوکاردا جلی کوردی بپۆشین بۆ ئەوەی وەکو خۆ دەڵی پارێزگاری لەو کەلتورە جوانەی خۆمانەوە بکەین شتێکی باشە خراپ نییە بەڵ جلی کوردی بڕک ڕسمیاتی تێدا ئەوانە زەحمەتی تێدایە پشتێن و ئەوە بەڕای من ناگوجێتن ینی لە بۆ معدلی لەبەرکە لە دایرەکان بەس ساڵان ناگەر ئەگەر لەو ڕۆژە چیش بێتن ینی شتێکی جوانە ینی پێم باشە من قسم بۆ کە لەسەر جلوبەرجی کوردی چەندێک گەنجانی ئێمە جلوبەرجی کوردی دەپۆشن بەخۆی لە فەزی خۆی بە زیادبی ڕۆژ بە ڕۆژ دەتوانم برێن بەرەوە پێش سوێ ئێستا دژ کوردی لەبەرەوەی ئەمە بە خۆمان بە دەبیندرێ کە جچ کوردیمان لەبەرەوە دەمایمان لەسەرا گەنجەکان زۆر تامەزڕونە شتەکە جوانە لەبەر هەندێک ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش چوە جچی کوردی و کراوە جەمەدانی زۆر باشە ئێستا من جلوبەرجی کوردیم لەبەرە هیچ شتێکم هەیە نەقز بێت بەرێ لە جلوبەرجی کوردیان بەرێ بەخۆی لە خۆی لە خۆیدا جچ کوردی تەواوکەرەکەی جەمەدانیە ئێستا جەمەدانەکەت نقستانە بەرێ ئەوە ئێستا قادەکەت ئێستا چەند جوان بوو بۆ 200 جوانەکەی ئۆتۆماتی چەند جوانەکەی پیشانداتن یعنی ئێستا بە جەمەدانیەوە جوانە بەرێ لەبەرەوەی دەبێتە تاخەم نقستانی لێ ئیجا دەبی تو جچ کوردی لەبەرکەی بەبێ کراوە جەمەدانی زۆر باشە چەندێک بە گرنگی دەزانی لە دام و دەستگاکان لە زانکۆکان و ئێمە بە بەردەوامی جلوبەرجی کوردی بپۆشین بەخۆی ئەمە هەموو جارێ ئەو هەوارەمان هەرەیە بەس نازانم نو ینی بەس ینی کم لەبە دەکەن دام و دەستگاکانی خۆی ئەوان زیاتر پەر پێ بدەن یعنی بیکەنە کاکە هەفتەی بکەنە دوسێ ڕۆژ ئەوها ینی مەیکەن ینی ڕۆژێک ئەوهانە ینی چی قاتی چاکت و پانتۆڕی لەبەریکەن زۆر باشە چەندێک بە گرنگی دەزانی دایکان و باوکان جلوبەرجی کوردی بۆ منداڵەکانیان بکردن و لەبەری بکەن و هانیان بدەن بڵێ ئەو زۆر جوانە لەبەرت بۆ نمونە تاوەکو لێ ڕابێتن لە لای شەرم نەبێت کە جلوبەرجی کوردی لەبەر بکاتن بەخۆی داک و باب زۆر ئەساسە لۆ منداڵەکانیە کە ئەو نەریتا برێ ئەو دەستوری باو باپیریان لەبیر نەکرێتن برێنە منداڵەکانی خۆیان کوڕم چیژم ئەوە دەستوری مەیە جەمەدانی کورا و قاتی کوردی و لەبەریکەن بەس ڕێزمەیە هەندێک نزبەتی زۆر کەم ینی لیان بوتە عیبیش کە دچ کوردی لەبەرکەیان جەمەدانی کوراوی لەسەریکەن دەستورێکی زۆر جوانە زۆر مؤدەبە لە ڕۆی شرعیش ماشەڵڵا ینی مامۆستا بەڕێزەکانیش ئەو گرنگیان پێدایە بەو جلوبەرگەی بۆ جەمەدانیی بە بۆنەی نەورۆز و ئەوانە ئەی لە کاتەکانی دیکەدا لە کاتکان کەش دەپۆشین بەس بەکەمتر جلوبەرجی کوردی پۆشینەکەی ئاسانە یاخۆت زەحمەتە بۆت بەخوای ئەوەی کە زۆر دەپۆشیتن لەبەوەی ئاسانە بەس کە یەکەم جاریتی بڕک زەحمەتە لەبەرچی زەحمەتە پارچەی زۆرە دەبی ئەوی باخێناوی و پژێنەکەی بە جوانی ببەستی و هاشە دەبەستی بەس هەر شەپ شۆڕ و ناشرینە بەس ئەگەر بە توند و تۆری ببەستی خۆی تەمشا بکاتن لە ئاوێنەیاندا ڕسمی شتێکی زۆر جوان دەردەچی و زیاتر تەماعی دەچی و حەزی دەستێ زۆر باشە تۆکو گەنجێک پێم بڵێ گەنجان چەندێک جلی کوردی دەپۆشن ئایا بەردەوام ڕوو لە زیاد بوونە یاخۆت هەز دەکەی کاڵبوونەوەی پێوە دیار بێت وەڵی چەند ساڵ پێش ئێستا کاڵ ببەوە بەس ئەو ساڵ هەز دەکەم یعنی خەرکەکە باش ڕووی لێ کردیە ڕووی لە جلی کوردی کردیە بە تایبەتی گەنجەکان و بە بۆنەی ڕۆژی ئەوەی بە بۆنەی سەری ساڵی کوردیەوە نەورۆز خەڵکەکە زۆر ڕووی لە جلی کوردی کردی ئێستا خواردنی کوردی چەندێک ئێستا لە نێو ماڵەکان باوە و خەڵک خواردنی کوردەواری کە جاران هەبوو ئێستا دەیخوات کات خۆی و گۆشت جێژنە و جێژنە هەبوو فەقیرایەتی بوو ئێستاش خواردنی کوردی بووتە جێژنە و جێژنە بە مناسەبە نەمایە خەچی وای کردی ئەو خواردنە کوردیە نەمینێ یان کم ببتەوە
بە زۆریشتی بەستی و نەمانی گوندەکان کە گوند ژاژی و پەنیر و شیرێژ و ڕوون و کەرە و ئەو شتانە لە گوندی نەما فرۆ نەما ئەو خواردنانە بەرەو کەمی چوو پێشترشی شیرێژە ڕوون هەبوو دادۆک هەبوو کفتە دۆقاوە هەبوو خواردنی باش هەبوو جۆرەها خواردن بەڵام ئێستا کە نەمایە لە شاریەتی قوتێکی دینی و هەندێک ئەندۆمی دینی و دناو مەقریەکە و دیاند و پەتاتەی سۆرەکەتەوە پرسیارێک دەکەم پێم بڵێ بە ڕاشکاوانە ئافرەتی ئێستا کە ئەو ئافرەتانەی کە تازە پێڕادەگەن تازە چونەتە نێو پرۆسی هاوسەرگیریەوە ئەو گەنجانەی ئێستا دەزانن دۆغەوە ئازرکەن دەزانن بۆ نمونە ژاژی ئاژرکەن دەزانن ینی کۆمەڵی خواردنی کوردەواری هەیە دەزان ئامادەی بکەن باوەڕەتە بیناشی ناسن لەبەرەوەی گەرباسی ئافرەتی ئێستا تۆ بکەم لەو تەمەنەی ئەوانی دیکەش سەتایەکیان نانی تیریان لە ماڵێ نییە نانی تیری لە مارکێتا دەکڕن هەمووی یا سەمونە یا لە مارکێتەوە نییە نەخیر نازانێت ئەمە بە ماڵی خۆمان هەمانە سەمونیش ناکڕین نانی بازاڕش ناکڕم بەخوای بە فەردەش دەکەینێ کەندومان هەیە پڕی نانی تیری دەکەین بەڵام ژنەکانی ئێستا نازانن نانی تیری بکەن نەخوانەی دەناسن نە تیرۆک و ناوبرێشکان دەناسن مارکێت هەیە هەرزانە بە 12,000 و بە 10,000 50 دەچن دەکڕن دەرێن پارەمان هەیە وەزیفەکەش زیاتر وای لێ کردیان مەجالیش کەمتر بیتەوە مەجالەکەش کەمتر بیتەوە بینی دوو هاوسەرن هەردووچیان وەزیفیان هەیە نانی تیریان پێ ناکرێ خواردنیان پێ دروست ناکرێ لەگەرە مندانە لە دایرەین شیوی دەکەن ئەوڕۆ شیوی دەکەن لۆ بەیانی نیوڕانێکە دەچنەوە گەرمی دەکەنەوە ئەو خواردنە زەحمەتە بخورێ بەڕاستیان ئیمام حاجی لەگەڵ مۆزەفەکانی من وارن لە دایرێ وارن نەرێن وەڵا شیومان لێ نایلۆ نیوڕان ڕۆژێک پێشتر ئەو شتانە زۆر بەڕاستی ینی گوندەکان کە چۆل بووینە ئەم بەخۆم خەڵکی گوندانم گوند نەماینە کە گوند نەماینە چمە گوندی خولێ لە خیار و تەماتەی لۆ مارە خەزوران دەبەمە گوندی میوەی لێرە دەبەمە گوندی تەماتەی لێرە دەبەمە گوندی بەخوای نییە لەبەرەوەی پێشمەرگەیە لە دەوامیە ناچی تااقەتی تەماتەی فۆ خۆی برا نایخۆم پیزایەکان پێ خۆشترە ئەم بەخۆم هەر شخصی مەرەقم خواردنی ئەوەیە کوردەواریە هەر هەموو نەوەکانی بەس وەڵڵاهی برامدارەکان نایخۆن ناوەڵا پیزەک بە 100 پیرخەنی و بە 100 تۆرکە و کەنگر وانە ناگۆڕنەوە باشە بۆچی خۆ کەنگر خواردنیی خۆش ئایا پێی ئاشنا نەبوون نا بەخوای برام بەنسبەت مندار ئەتیادی نییە ینی هەندێک لەشت دەخورێنی ئەوە دەخ لۆ ئێمە لێ ڕاهاتی ناتیادی ئەم بەخۆم زۆرم پێخۆشە بەس دەگە خواردنەکەنی مەلۆ مندا با پیزەکە بخۆن ڕۆشترا باش پێم بڵێ بۆ خۆت بەهاران چ خواردنێکی کوردی زیاتر دەخۆین بڕوا بکە ناو زەمی دەشمان هەموو پڕە لە خواردنانە تۆرکە کەنگر ئەو ناوانە ینی هەرچیە کاردی هەمووان ئێستاشەیە دۆمبەڵانیش خۆش بە تاکیدا هەمووی دەخۆن ینی ئەمن لۆ خۆم ئەم ئێواران هەر ئەوانم لۆ دەکەن لا یازال ئەرە وڵڵا وڵای خواردنی کوردەواری برێم کفتەیە و دۆرمێ وانە وەچی کابرا گوتین زۆر باشە زۆر خۆش دۆقەوە پیرخەنی زۆر شتەشی ینی نایە بە ئەوانە لە ساڵی چەند زاردەی خۆی وڵای ساری برێم حەسەب ڕێکەتە لەوانێ 2000-3000 ئەوە باشە هۆکار چییە بەشێک لە خەڵکی دەڵێن ئێستا گەنجانی ئێستا جلوبەرجی کوردی ناپۆشن ئایا لەبەر نرخەکەیەتی یان هۆکاری دیکەی لە پشتە نا لەبەر نرخی نییە ئەوە دەمینێتەوە سەر ئەو کەلتورەی کە ئەو گەنجە فێری بووە مەسەن هەیە فێری پانتۆر بووە حەز دەکا پانتۆر لێ بگە هەیە هەر نازانین زیری کوردی هە لەبەرکە گەنجی ئێستا یعنی گەنجی کوردی هەیە نازانین زیری کوردی لەبەرکە نازانین لەبەری بکاتن دلێرە لەبەر دەکاتن ینی زۆر بە شێوازە چوە کە دیارێک حەد لەبەری نەکردیا بەنسبەت خواردن بەس خواردنە کوردەوارەکان هەمویان پێخۆشە بە تایبەتی وەڵڵاهی ئەمن دۆرمە خۆرم دۆرمە خۆرم ئەمە زۆر باشە ئەوە لە خواردن دەچینە سەر هاوکاریکردن هاوکاریکردن و یارمەتیدان کەلتورێکی زۆر جوان بوو لە نێو کۆمەلگاکەی ئێمە ئێستا ئەو کەلتورە وەکو خۆی پاراستومانە هەتا حەدەکی زۆر باشش ینی بەڕاستی ینی ها کورد هەلۆتی هەیە گیانی یارمەتیدان و حاتیفە و ئەوانەی تێدا بووە ینی ئێستاش باش دەبین خراپ نییە باشیش ئەوەیم بناسی دەزانیتن من زۆر مەرەقمش لە ساوارە سار بە تۆرکەیە گەنم بە ماشە سەر پێچک ئەو خواردنە کوردیانم زۆر ئەزێ تەشریب ئەزا ئێستا بە کوردیان عربیە تەشریب ناوەکەی عربیە بەس کوردەواریش دەخۆن مەرەقیتان تەشریب سەر پێچک بەس لە ساوای زیاتر کوردەواریە ئێستا کە بەرەو نەورۆز دەڕۆین خواردنی کەنگێر تۆرکاردی دۆمبەڵان ئەوانە زۆر خواستی لەسرە بەرێ بەخۆی ماشەڵڵا کورد لەم تش دەورەمەندا لەو خواردنانەش دەورەمەندا ئەوە گەنم بە ماشەوە کاردی ئەوە
تورکیا ئەوە کەنگرە سا بە تورکیا ئەوە ماشە ئەوە پێم بڵێ بە کورتی هۆکار چییە؟ ئێمە هەموو خواردنە خۆش و بە تامەمان هەیە کە کوردەواریە بەڵام کەمتر دەیخۆین هۆکارەکەی چییە؟ هۆکارەکە هەندێک خواردن فەسلیە ئێستا تورک و کەنگر فەسلە بەهارە بەس برێش لە ساوارە و برێ گەنمە و ئەوانی کە خواردنەکانی کە زۆر خواردنەوە دەقینایەتە بری ئینسانی زۆر باشە ئامادەکردنەکەی زەحمەتە ئەو خواردنە کوردەوارێنە ئامادەکردنی زەحمەتە نەخێر لەبەرەوەی نەخێر ئەتوو داکمان ئەو خواردانە دەزانی ئێستا داکمان ئێستادا چی من قوشکانی من فێر کردیا خێزانی من ئەوانێک کە زیاتر لە دەشتی ژیاینا ئەوانە ئێستاش هەر لەکردنە خۆیانێ دەنێن مەقصد ئێستا بەس ئەو کەسەی مەقصد لە دەشتێنە ژایە و پەری پێ نەدایە و هاتە شاری و کاکە تولۆ ها دەرێ ئەمە ڕێزمانێ هەندێک نازانن ترش بنزی لێنێن یعنی ڕێزم هەیە دەرنەمێ دەکەن دوو لە فەیبینەوە ئەمن جم لێ بوو دەزانم ئەدەلوێ ناوەڵە زەحمەت نییە و خواردنانە ژنی مارێژ لەسەری فەرز وات بە خواردنانە خۆی فێرکە و بزانی کەس ژاژ خۆ فێرە شیو نەبووە بەس خەتا داکانەکە چیجە خۆ فێرکەن چیجەکانە مای مێردیشتە مەزار نابن. جلی کوردی جوانترین جلکە و پاشانی زۆر سەحیە ئێستا سارە یەک ڕۆژ لۆتەیە جلی کوردی لە بەکەی یعنی نەک مەسەلەن ڕێز پێ بدەن هەر قەدەغەشە عاشقی جلی کوردیمە بەڵام وەهای لێ هاتیە ئینتیمات لۆ جلی کوردیش نەمێنێ جلی کوردی جلەکی زۆر مریح و خۆشە لەبەرکردنی زۆر خۆشە ئەوەکو پانتۆڵەوانە نییە ئەنی فێربی بە زەحمە دەتانی وازی لێبینی بڕاتە بە کابرا جیران بۆ خواردنەکی لێنا با بۆ جیرانەکەی دەپرد ئێمە ڕێزمانێ هەندێک ژن نازانن ترش بنزی لێنێن یعنی ڕێزم هەیە دەرنەمێ دەکەن دوو لە فەیبینەوە بەڵای ئازیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆ چوونی وڵاتیان بوو لەسەر کەلتوری کوردی و بە تایبەتی جلو بەرجی کوردی وە خواردنە کوردەوارەکان لە ئێستادا کە بەرەو نەورۆز دەڕۆین خواز لەسەر جلو بەرجی کوردی زیادی کردووە و گەنجان زیاتر ڕوولەوە دەکەن کە جلو بەرجی کوردی بپۆشن و جلو بەرجی کوردی تایبەتمەندی کوردەواری خۆمانە هەموو نەتەوەیەک شانازی بە جلو بەرجی خۆیەوە دەکات بۆ ئێمەش شانازی بەو جلو بەرگانەی خۆمانەوە دەکەین و داواشدا گەنجان دەکەین کە بە بەردەوامی جلو بەرجی کوردی بپۆشن بۆ ئەوەی هەر نەتەوەیەک کە هاتە نێو وڵاتەکەی ئێمە نێو شارەکەی ئێمە بە کەلتور و نەریتی خۆمانەوە بناسێتەوە و هەروە کۆمەڵی خواردنی کوردەواری زۆر خۆشمان هەیە کە ئەو خواردنانە تایبەتمەندی کوردەوارینە و لە ئێستاشدا بەداخەوە کە ئەو خواردنانە کاڵ بۆتەوە لە نێومان کەمتر دەیخۆین کەمتر گرنگی پێ دەدەین بۆیە من داوا لە دایکان و باوکان دەکەم گرنگی بۆ خواردنانە بدەن بۆ ئەوەی لەلای ئەوەوەی کە ئێستا پێدەگاتن ئاشنا بێ بە خواردنە کوردەواریەکان تاتەوەرێکی دیکە هەمووتان سپاردەی خوای گەورە دەکەم خواتان لەگەڵ.